بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە ئەم ئێوارەیە بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەمەوە لە بەرنامەی دوانگەی خەڵک. خۆشەویستانم ئێوە خۆتان باشە زانن کە لە کاتی گەرمەی هەڵمەتی هەڵبژاردنین لەو کاتانایان کە هەمووان قساکەین، هەمووان باس لە خۆیان و باس لە گرنگی بەرنامەکانی خۆیان و باش لە ئەو ناوەڕۆکی ئەو کەمپیناکەن کە بەڕێیان خستووە. لەحزەیەکی زۆر گرنگە ئەم لەحزەیە و کاتێکی زۆر هەستیارە لەوەی کە ئەو کاتێک کە دانراوە ئەو نزیکەی یەک مانگ شتێک کەمتر کە دانراوە بۆ ئەوەیە کە تەواوی قەوارەکان تەواوی لیستەکان بتوانن ناوەڕۆکی بەرنامەکانی خۆیان کە پەیوەستە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە کە کاندیدایان هەیە و هەروەها کۆمەڵە کەسیان کاندید کردووە بۆ ئەوەی کە ئەو پۆستانە وەربگرن و هەروەها ببن بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود پەرلەمانی عێراق. خۆشەویستانم هەڵبەت ئەو کاتی کە دانراوە بۆ هەڵمەتی هەڵبژاردن کە لە دنیا واریدا واتە لە هەموو دنیاە کە هەڵبژاردن دەکرێت کاتێک دانرێ بۆی کە کەمپینی تیا بکرێت یاخود هەڵمەتی هەڵبژاردننی تیا بکرێت بۆ ئەوەی کە دوجار ئەو قەوارانە یاخود ئەو لستانە یاخود ئەو حیزبانە بتوانن بەرنامەکانی خۆیان لە کاتی کەمپینەکەیان ڕوون بکەنەوە لەسەر زاری کەسایەتی سیاسیەکان لەسەر زاری ئەو کەسانەی کە ئەبن بە کاندید یاخود بربژێرن بۆ ئەوەی کە هەڵبژێردرێن و ببن بە نوێنەری خەڵک. لە ئێستا ئێوە خۆتان شایەتی ئەوەن کە وەختێک کە تەلەڤیزۆنەکانەکەینەوە وەختێک کە جۆ لە ڕادیۆکانەگرین هەمووان باسی خۆیانەکەن. ئەمە شتێکی ئاساییە. ئەی چی ئاسایی نیە؟ ئەمەیان بۆ خۆی ئیشکالە یاخود با بڵێت ئەندازەیەک سەرنج هەڵەگرێویشەوەیە کە گرفت لە خۆنواندن یاخود باسکردنی خۆتان نییە. تۆ هەرچەندێک باسی خۆت بکەی باسی بەرنامە و گرنجەکەی خۆت بکەی شتێکی باشەکەی، بەڵام یەک کێشە هەیە ئەویش ئەوەیە کە وەختێک باز لە بەرامبەرەکەتەکەی واتە یا بەرامبەرەکەت دەشکێنی یاخود دەچوی سنووری خۆت تێ ئەپەڕێنی ئەچیتە ناو سنووری ئەوەوە و خەریکی یاخود سەرگەرمی شکاندنی ئەوە بی. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دوورت دەخاتەوە لە بەرنامەکەی خۆت. کاگە میر فەرموو. کاگە میر لە سلێمانی بەڵێ فەرموو. عەلەیکوم سەلام کاکە. سڵاو بە قوربان باشی؟ بەڵێ فەرموو. دەستخۆشی بەرنامەکە یەکەم کار. سپاس. وڵا کاک پەیوەندیگە پێم وایە چۆن کەمپینی هەڵبژاردن بکرێت پێم وایە ئەوە لە لیستەکەی خۆمان نییە چونکە ئەلحەمدولیلا خەڵکی ئێمە پێویستی بەوە نییە کە پێی بکرێت چۆن کەمپینەکە بەڕێوە بچێت. بەڵێ یعنی پێویستی بەوە نییە پێی بڵێ چۆن کەمپینەکە بەڕێوە بەرێت بێ ناوتڕاندنی ئەم لا ئەولاد حەقەت هەندێک لایەن دیکەن زۆر بەرسە. کاک ئەمیر وڵای خەڵکی ئێمە پێما پێویستی نەبێت چونکە ئەلحەمدولیلا خەڵکی ئێمە واعی تێگەیشتو و لە سنووری خۆی ئەزانێ، بەڵام لایانی بەرامبەر ئاگادانی زۆر بە حەقەت بەناوبڕانی هەتا بە کەسی یەکەمی حیزبەکەش بەڵێ بەردەوامن لە ناوبڕان تەشریف پێکرێت. تۆ ئەتەوێ بڵێ چی بەڕاشکاوی؟ وەڵای ئەوە بڵێم کە با خەڵکی ئێمە چاو لەوان نەکەن لە خەڵکی بەرامبەر نەکەن تا بگرێت بە هادیئی بە شێوازێکی جوان و شارستانی کەمپینی خۆی چۆنە وڵاتان نەکرێت خەڵکانی وڵاتانی پێشکەوت و ئاواش خەڵکی ئێمە ئینشاڵڵا بەو پەڕی هادی بەو پەڕی ڕۆژبەرزیەوە ئینشاڵڵا وتم پێویست ناکە ئینشاڵڵا بکرێت بەس ئینشاڵڵا ئەم سەفەرە دەمێوە ئەو بڵێم باش بەدەنگدەرانی لیستی سەڵ چوار ئینشاڵڵا. زۆر باشە کاگە میر دەستەکانە خۆش بێ ئینشاڵڵا مفاجایی گەورەش بەڕێوەتر بەخوای گەورە. زۆر باشە کاگە میر دەستخۆش یەکێکە لە سەرخەرانی لیستی 104 کاک ئەبیر ئەوش باوەڕی وایە کە ئێمە پێویستمان بەوە نییە کە زۆر جار جوابی وەڵامی بەرامبەرەکەمان بدەینەوە هەڵبەت وڵامیش بۆ خۆی ینی نەریتێکی تایبەتی هەیە ینی کاک لوقمان فەرموو. کاک لوقمان کاک پەیوەندیجان سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵا. کاک لوقمان فەرموو. کاک پەیوەندیجان دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم. سپاس دەکەم.
هیوادارم بە توش لە هەڵبژاردننی داهات بێدەنگ نەبی. کەیفەوە من تەنها دەستخۆشی لێ دەکەم بەس و ئەوەش بە خەرچی هەرێمی کوردستان دەرێم بەڵاتیتر گلەی لە دەسەڵاتداران نەکەی. ئێمە ئەگە دەمانەوێت بگەڕێنەوە زمانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ئێمە دەبێت دەنگ بدەین بە ژمارە 104 بۆ ئەوەی ئێمە بگەڕێنەوە ئەو کاتە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام کاک لوقمان دەست خۆش بێ. بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشویست بەردەوامە بین بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەر بە ڕێزێکە ئێوە پەیوەندی بکە ئێمە پەیوەندێکی وەرەگرین و ئێرە هیوادارم ئەم بەرنامەیەش بکەین بە جۆرە کەمپینێکی زۆر باش و بە ڕاشکاوی شێڵەمیانی ئەم منبەرە شوێنی ئەوەیە کە هەر کەسێک کە ئێوێ سەرنجێکی هەبێ یاخۆ پامێکی باشی هەبێ کە لەم ڕێگایەوە بگات ئێمە دەرگامان کراوەیە و هەروە حەزەکەین کە بەشداری بکەن. قسەکەی ئێمە لەسەر ئەمەیە زیاتر پرسیارەکەی ئێمەیە چۆن کەمپینێکی ڕێکوپێک تێپەڕێنین و کەمپینێکی جوان بکەین و هەروەها ئەو هەڵمەتی هەڵبژاردنەی کە هەمانە واتە بە شێوەیەک تێپەڕێکە هەم سوودی هەبێ بۆ ئەو قەوارانە یاخود زیانیشی نەبێ بۆ بەرامبەر. بەڵێ دایکی بەهار بەڵێ دایکی بەهار بەڵێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. درجون ديتمن. فرموا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دایکی بەهار فەرموو. تبارك الله سرت زۆر هین نەبووم. باس لەوە کەین کە چۆن هەڵمەتی هەڵبژاردنێکی باش بەڕێ بخەین و هەروەها ئەم ماوەی کە ماوە ئەو کاتێک کە ماوە چۆن هەڵمەتێ بکەین کە دوجار هەم بۆچوونەکانی خۆمان پەیامەکانی خۆمان پەیامی ئەو لستەی کە بە جۆرە لە جۆرەکان ئێمە لە پشتیەوە وەستاوین یاخود پشتیوانیەکەین چۆن بە شێوەیەکی ڕێکوپێک بگا بە هەموو هاوڵاتێک و هەروەها ئەم کەمپینە ببێ بە کەمپینێکی ڕێکوپێک. بەڵێ پشتیوان ئینشەڵا بەڕێیەکەین و بەڵێ بەڕێیەکەین ئینشەڵا بە کۆمەڵی ئیسلامی و بە پشتیوانی خوا دەرەچێت. بەڵێ بە کۆمەڵی ئیسلامی دارێ بەڕێز ئەحمەد حادی ڕەشید. باشە دایکی هەموو دنیا بێ نەگی کوردستان. دایکی بەهار دایکی بەهار چۆن ئێمە هەڵمەتێکی ڕێکوپێ بکەین. تۆ باسی ئەوەیە کە ئینشەڵا کۆمەڵی ئیسلامی سەرکەوتووە بێ و هەروەها دەنجێکی باشێنێ. ئەی تۆ وەسیەتت یاخود قسەت بۆ کۆمەڵی ئیسلامی چییە بۆ ئەو ئەوانەی کە کەمپینەکانی بەڕێوە بن چی قسەیەکت هەیە چ پەیامێکت هەیە بۆ ئەوی کە کەمپینەکان کەمپینێکی ڕێکوپێک بێت؟ والله ئیشەڵا سەرکەوتووە بن بە پشتیوانی خوا و میلەتیش هەرچی ئەوەی کە تۆزێ دمتانی شت بزانێ ئیشەڵا بەوانەیە. باشە زۆر سپاس دەکەین دایکی بەهار بە پشتیوانی خوا. دەست خۆش زۆر سپاس. ئەوان شانی ئەوان کە ئەوان دەچن و شانی ئەوان کە ئەوان زۆر لە فەرمان بەجوابن. زۆر باشە. من دەنگم ئامان لەبەر خاتری ئەحمەد حادی ئەوانە مامۆستا عەلی باتین دەنگ بە کۆمەڵێ ئینشەڵڵا. دەست خۆش. کاک هەڵمەت فەرموو کاک هەڵمەت لە ڕانێ فەرموو. ئەلو سڵاو بەڕێزم. سڵاو بەڕێزم هەموو کاتێکت باش جان. باس دەکەم وەڵاهی بە بڕوای من هیچ پێویست ناکە هەموو حیزبەکان ئەم پۆستەر و هەڵواسین و پەڕۆ هەڵواسین و ئەو شتانە باوی نەماوە چونکە ئەوانە ساڵی 93 ئەوانە دەچی پێکرد. ئێستا ئەگەر خەڵک کەسێک کۆمەڵ بێ کۆمەڵی ناسیوە کەسێک حیزبەکانی تر بێ عیلمانی بێ عیلمانی ناسیوە ئەی چی بکە تۆ بەدی کاک هەڵمەت پێویست بەم کەمپین و کۆبوونەوە و ئێلانات و ئەوانە ناکات بە بڕوای من. کاک هەڵمەت سەیریکە ئەزانی چی ئەڵێ ئەگەر تۆ مناڵێک ئەگەر پرتەقاڵێکی پێ بوو کە ویست پرتەقاڵەکەی لێ بسێنی لانی کەم لالەنجێکی هەیە تێشتێکی تری بە بەدیل ئەدەیت هەیە تۆ ئەڵەی با پێویست بەم فلێکس و نازانم هەڵواسینی عەلەم ئەو شتانە ناکرێت. تازە چی بگەڕێتەوە بۆ میلەت بەبەر حیزبانەیە ئێمە دڵخۆشتین بە ئیسلامەکان هێز دووخۆش ناکرێت بە ئیلمانەکانەوە هەر باسی مەکە. ئێمە بە پەڕۆ هەڵواسین و بە ئێلاناتی حیزبی و کۆبوونەوە چوون بۆ ناوچە و بارەگاکان تازە ئەمانە چی کۆن بۆ لە مێشکی خەڵک. کاک هەڵمەت ئەی چۆن ئەم قەوارە ئەم لیستە چۆن
پەیامەکانی خۆی بگەێنێ بە خەڵک چۆن بەرنامەکانی خۆی بگەێنێ بڵە کاکە گەرمن هەڵبژێر ئەمەتان بۆکەم کردەوە پێشتر سەلماندی بێتی پێشتر لە ناو خەڵکا سەلماندی بێتی کەم حیزبە گەیاندی بێتی بەکردەوە بە عملی نەک ئێستا من پەڕێکی کۆمە هەڵواسی لەو لاوەهینی حیزبە ئیمانەکان هینی حیزبە ئیسلامیەکانی تر ئیسلامیەکان خۆیان لە ناو خۆیان نابووەتە منافەسەیان ئێلاناتی حیزبەکەن بۆ خۆیان یعنی بە بڕواین بازۆر لە کاتی بەرنامەکەی شتان نەگرت هیچ دەورەیەکی نییە. باشە سوپاس دەکەی کا کەڵمەت تەمان بۆ معلوماتان ئەم شتە لە خۆڕان نییە لە هەموو دنیا ئەمە واریدە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە خۆ هیچ وڵاتێک بەقەدەر ئەمریکا دیموکراسی نییە لە ناو خۆیانمە بەسمان بەقەدەر بەریتانیا دیموکراسی نییە بەس خۆ لەوێ با بڵێن سیاست ئەندازێکی زۆر شەفافیشە دیارە بەڵام بۆچی لەلای ئەوانێش لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە ئەم شتانێک کە ئێستا لێرەکرێ بە زیادەوە لەوێش هەیە حتا ئەوان جاری وایە تێشێ پەڕێنن زۆر جار ئەو کەسانی کە بربژێر لەو کەسانی کە هەڵە بژێر ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان لەسەر قوارەکان هەڵە بژێردرێن تەنانە قسە بە یەکتریشە وتری ینی ئەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەریی زۆر دروستەکە واروەها سەرخەرانی ئەو لیستە والیەکە کە لە ڕووی معنیەوە ینی شتەکان پێ گرنگ بێ واروە ینی تۆ گەر تەنانەت لە هەڵمەتی هەڵبژاردن و ئەوەی کە ئەو کاکەیەڵە فلێکس و وەروەها عالەم هەڵواسین و شریت هەڵواسین و ئەمانەیە ئەگەر لاواز بی زوو پێ دەڵێن ئەڵەن تۆ لاوازی کاکە ینی تۆ دیار نیت بەڵێ ئەسما لە قەڵات زێ فەرموو ئەسما خان فەرموو بەڵێ ئەسما خان هەموو کاتێکت سپاس دەکەم یار تۆ ئەبێ دەنگت بەرزکەیەوە یا ئەم کاکانەی کە لە هونەری نەبێ دەنگی تۆ بەرزکەنەوە بەڵێ فەرموو زۆر سپاس دەستخۆشی دوو کاندین و ئەو خوشتانە دەکەم کە خۆیان کاندین کردو بەڕاستی پڕ بەدڵ دەستخۆشیان لێ دەکەم چیت هەیە بۆیان چ پەیامێکت هەیە بۆیان وەڵی من یەکتەنها یەک پەیامم هەیە نەک بۆ ئێوەی کۆمەڵی ئیسلامی بۆ نەوەی نوێ بۆ یەکێتی بۆ پارتی کتا خەڵکی بناری قەندیلیش کوردن ناسنامەی کوردیان هەیە هەویان هەیە پێویست ناکە بەدەستی ڕژێمی تورکیای فاشل بکوژنن بەڵا ئەفرینەوە شتدا بەڵام بۆ قەندیل شەڕی تدا بەڵێ تەنە ئەوەندە پرسیارمێ بڕواتە بێ ئێستا زۆربەی کەسێک کە بێ سەردانێکی میوانێکی بناری قەندیلکە ناوێرێ زۆربەی برادەر هەبوو زۆربەی کەسە بووە ناوێرێ باش ئەمە چێ وەڵامی پرسیارەکەت باتەوە ئەمە پێویستە لەو کاندینانە پرسم کە خوا پێشتر پێ هاولیان خوان هەڵبژارد و بەڵێنی گەورەگەوراندا وەڵڵای چۆن بەخوا قادر کەی ئێستا بۆتە ئەندامی بەرنامەتاریەکێتی چۆن بەخوا هاتە ماڵ ماسی دەنگم پێبدەن نازانم چ بۆ دەکەم جادەکە و هەر بۆ دەکەمە قرساو ئەسما خان بەڵێ من پێشنیارەکەم لێرەوە ڕاگەێنم کە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی ئەو کاندیدەی کە لانی کەم لە سنووری ئێوە بە ڕێز مامۆستا عەبدوڵڵا سەردانی ئەو بنارە بکەوە بە جددی لە کێشەکانی ئێوە باش تێبگا بۆی ئەگەر ئینشاءڵڵا بوو بە ئەندام پەرلەمان لانی کەم بتوانێت ئەو کێشە سنووریانە بەرێتەوە بۆیە چووکم لە ڕووی دەستوریەوە ئەتوانێت زۆریش بکرێت لەسەرەوەی کە چۆن چارەسەری ئەو کێشانێک بکا کە لەو سنوورە هەیە پێشنیارەکەم ئەگەر مامۆستا عەبدوڵڵا گوێی لە من بوو لانی کەم سەردانێکی ئەو بناری قەندیلە بکە بۆ ئەوەی کە تێبگا کێشەکانی سنوور لەوێ چییە دەست خۆش بێت وڵای کێشەکەی چییە کێشەکەی مەکتەبمان هەیە دەستخۆش لە حکومەت خەستخانەمان هەیە دەستخۆش لە حکومەت دەکەم بەڵام چۆن بەخۆی وەرە کە یەک داد بەزادی ئێمە دابمای سارەکەی لێ نادەیەوە دا ئەو کەڕسە گەندەڵی دەکەن بۆ هەندێک ماڵان زادەی سات دەکەن بۆ هەندێک ماڵان زادەی سان دەکەن ئێمە حکومەت 2 ملیۆنمان لە زادەکەیدا لە بنار قەندیل لە گوندی قەڵاتوکان زادەکە بەلایدا نەهاتن لەبەرەوەی بەپارەی خۆمان کرد بوو چۆن بەخۆی 2 ملیۆنمان لێدا بەڵێ دەست خۆش بێ ئەسما خان بەداخەوە بۆ حکومەتەی بەڕاستی من یەک بەش خۆم بەنیازم دەنگدەم ئەوە یەکەمینیان دومینیش هیچ قم بۆ حکومەتە نەماوە یعنی بەتەمانی دەنگت بیتۆ ناوەڵڵا بۆچی وەڵای بەنیازی بوو ناشێرە منداڵەکانی شمسن ئەزانی بۆ دەنگنەدانی تۆ چی ڕۆدا وڵی دەزانی بەڕاستی ناومێت بووم لە حکومەت ئەزانی سەیری کە بە دەنگنەدانت ناومێدیەکەت ئێمە بنی بە ترس و لەرزەوە بێ لەدەی ئێمە بنی بە ترس و لەرزەوە خوا هەوارە شۆتارەنێ خوارە و شۆتارە لە منداڵەکان نەدا خوا هەوارە ئەو شۆنێ بەیترا لە ماڵ خۆم بنم بۆ دەردەکە حکومەتە چەندە گەندەڵە باشە دەست خۆش ئەسما خان بەڵام دڵنیاتەکەمەوە بە دەنگنەدانت ئەو ناومێدەی تۆ
تێناپەڕێ واتە چارەسەر نابێ بەڵکو ئەوەی کە تۆ ڕخنەی لێگری پێ وایە کە حکوومەت گەندەڵە کێشەکە وەیە هەر ئەو بەردەوامە بێ ینی تۆ ئەگەر دەنگ دەدەی بە جۆرە لە جۆرەکان وەک ئەو وایە کە شەرعیەت بە ئەو دەسەڵاتە بیت دا دەکەم کاکە ڕەش فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی براگەورەکەم زۆر سپاس دەکەم کاکە ڕەش فەرموو. کاکە بە هیوای سەرکەوتن جارێ پێشەچی بۆ کاندیدەکانتان سپاس دەکەم. بەڵام دەگە قسەم هەیە مەمنوع دەم ئەگەر دادرانی کۆنتڕۆڵ قسەکانم نەوتا. نا لە خزمەتایە فەرموو. ئێمە بڵین باسینەوە ساڵی 2011 لە 2011 ئێمە ئیشێکی باش و بەجۆش و خۆشمان هەبوو داهاتێکی باش بوو ڕاستە و دوو حیزبە من خۆم سەر بە یەکیانم ڕاستە و دوو حیزبە دژن هەموو شتێکن تاڵانکردن خوێن مژن واقعی قسەی بکەین بەڵام جەنابی لیستەکەی ئێوە پێگرت و ترسنەوەی گۆڕان تا ئێستا تەنها قسەتان هەبوو هیچ هەڵوێستێکتان نەبووە ئەو واقعیە پێم باشە بڵێن با قسەکەم تاوەکەم پێشتر ئیش هەبوو ئیشێکی باشە بوو داهاتی باشە بوو کەس برسی نەبوو کەس دێنان نەبوو کەس فەقیر نەبوو دەشیان دزی خزمەتی خەڵکەکەشیان دەکرد بەڵام لەوەتی ئەو گۆڕان و وەڵاوەریها پەیدا بووە هەم خێروبێری وڵاتی بڕا هەم ژیانی ئێمەش ناخۆش و بەڕاستی ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی هیچتان پێ دەکرێ وەکو کردار بەڵێ دەستخۆش کاکە ڕەش هیوادارم قسەکانت تەواو کرد بێ و بەتەکید ئێمە بەستە نا قسەمان نەبووە تەمان قسە بۆ خۆی لە شوێنی خۆی زۆر مهمە ینی هەر کەسێک جورئەتی هەبێ کاکە ڕەش هیوادارم قسەکانت تەواو کرد بێ یەک شتمایەک لە عەزەماگەر ئەگەر هاتوو هیچتان بۆ نەکرا وەکو گۆڕان مەبن کە 2 ساڵ دەربکرێن و هەولێرتان لێ قەدەغە بکرێ ئەو پاش 2 ساڵ لە حکوومەت بێنە دەرەوە ئەگەر هیچتان بۆ نەکرا ئێمە لە پێناوی خوای دەنگ دەدەین با بڵێن نەڵێ هەر کۆمەڵی ئیسلامی یەکگرت و زستنەوەی هیچ فەرقی نییە بۆ ئێمە لە پێناو ئەوەی کە هەڵگری ئاینی ئیسلامن بەڵام ئەگەر ڕزاتان لێ دەکەین ئەگەر هیچتان پێ نەکرا وەکو گۆڕان دەرکران و پەرلەمانتان لێ قەدەغە کرا و پاش 2 ساڵان ئیحلانم بۆ مەکە کە لە حکومەت بێ دەرێ مباشر وەرنەدەرێ سەربەرزیترا وامەکەن کە ئێمەش پەشیمان بینەوە کە ئەو وعدەی بەخوامانداوە دەنگمان بۆ ئێوە بێ لە بناو قورئانەکەی لە بناو ئەوەی ناکە پارەمان بدەنێ یاشتێک هیچمان لە ئێوە نارێت کاکە ڕەش تۆ دەنگەکەت بدە بە لیستی 104 من زەمانەتی یەکەم باشە ئەم قسەیە تۆ لای خۆت حەزەکەی وەکو یاداشتێ بینووسە دەنگەکەت بدە ئەگەر دوایی لە دەنگی خۆت پەشیمان بوویتەوە من دێمە سا ئەم تەلەڤیزیۆنە بڵە ڕۆژە لە ڕۆژان من تەلەفۆنم بۆ تۆ کردووە قسەم لەگەڵ تۆیا کردووە وتومە ئەگەر ئیشتان پێ ناکرێ تکاتان لێ یەکەین مەچنە پێشەوە بەڵام تۆ دەنگەکەت بدە ئێمە تاقیکەنەوە ئەگەر هیچمان پێ نەکراوە کاتە خۆ ئاهامە تەلەڤیزیۆنەکەی خۆمانە وەرنەوە پێشەوە بڵێ کاکە ئێمە دەنگمان بە ئێوە داکوا دەنگەکانمان باشە خاطری کۆمەڵ نادەین لە بە خاتری لیستی 104 لە بە خاتری ئەوەی کە مەلا سەلیم شوشکەیی کە بڵین قەومی منتیقەی خۆمانە مەجبورین دەنجی پێ بدەین لەبەرەوەی هەم هەڵگری قورئانە و هەم لە نووسەش زۆر پیرۆزشە بەڕای ئێمە بەس هیوادارین پەشیمان نەبینەوە زۆر باشە دەستەکانە خۆش بێ دەستەکانە خۆش بێ با زیکری وەرگرم هەرچەنە حەزم کرد تۆزێک لەسەرەمە قسە بکەم لە چۆ لەگەڵمانایە کاکە بیلال زیکری لە هەولێر بەڵێ 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 جان فەرموو کاکە زیکری سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام قوربان سەرچاوم کاکە دەستخۆشیت لێ دەکەم لای بەڕێز چاوەماڵ دەکەم زۆر سپاس فەرموو قسەکانی خۆ بکە کاک زیکری ڕێز و حورمەت و خۆشەویستیم هەیە بۆ جەنابەت و بۆ هەموو دەنگدەرانی لیستی 104 قوربان سپاس دەکەیت من بەڕێزەکەم وەکو مامۆستایەک و مەلایەک و خەتیبێکی شاری هەولێر بۆ خۆم دەنگ دەدەم بە لیستی 104 و داوا لە هەموو موسڵمانان و ئیسلام خوازان و کوردپەروەران و ئەو کەسانە دەکەم کەوا بە تەنگ ناموس و شەرەف و کەرامەت و کەسایەتی میلەتەکەمەوانن دەنگ بدەن بەو لیستە مبارەکە چونکە ئەو لیستە لیستی پەیڕەوکارانی قورئان و نوێژخوێنان و خواپەرستان و شوێن کەوتانی سەلاحەددینی ئەیوبی و مامۆستا سەعیدی نورسی و قازی و ئەو کەڵە پیاوانەیە کە لەم ڕێگایەدا ڕۆیشتون ئەم کاروانە بەردەوامە
و لە بابی فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە و داکۆچیکردن لە مەظلومیەتی میلەتی کورد و لە ناسنامەی مسلمانان و لە کەرامەت و شەرەف و ئابڕووی مسلمانان و بۆ بەرگریکردن لە قورئان و قورئان پەروەران خۆم و خۆشەویستانم و ئەوانەی کە گوێیان لێما داوایان لێ دەکەم کە ئەم لیستە مبارەکە ئەم لیستی ئەهلی دین و ئەهلی تاعەت سەر بخەن ئەمە مایەی سەربەرزی و شکۆداری میلەتەکەمان و گەلەکەمانە لە کاتی جەنابەت ناگرم و داوا دەکەم لە هەمووتان کە هەموو مسلمانان و ئەوانەی کەوا بەتەنگ دادگەری و دادپەروەریوان کە پشتگیری لەم لیستە مبارەکەوە بکەن. سوپاس مامۆستا زیکری. مامۆستا زیکری ئیشەکەی بۆ ئێمەش ئاسان کرد، پەیامی ئێمەشی گەیاند. دەستەکانە خۆش بە مامۆستا. باوکی سەرنگ فەرموو. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باش برای بەڕێز. زۆر سپاس دەکەم. داوای سەرکەوتنتان دەکەم، زۆر مەمنون بۆ ئەو وەرگرتنی و پەیوەندیەش. لە خزمەتین. شارێکم هەبوو بزەحمەت نەبی زۆر پەیوەندیم کرد بە حەزم دەکردا و پەیامم بگاتە بزوتنەوەی گۆڕان ئەویش بۆم ئاسن نەکە دەتوانم لە ڕێگای ئێوە بگەێنم. وەڵای تۆ پرسیارەکە و کە بزان ئەگەر پەیوەندی بە ئێمەوە هەیە بەسەر سەرمان، بەڵام پەیوەندی بە هەمووانەوە هەیە. گوتم داخۆ بزانم کاک سەرداری عومەر ئاغای سوورچی بزانم چی پێیە لۆ فەقیر و هەژاران کە خۆی کام دیت کردێ لەسەر ئەوەی بزووتنەوەی گۆڕان. وەڵا هیوادارم کاک سەرداری عومەر ئاغای سوورچی، یعنی ئەگەر توزانم لە هەر شوێنێکەوە دەنجی پێگا ئەم پەیامی پێگا جوابی باوکی سەرنگ باتەوە بۆی بزانێ ینی پەیامەکانی ئەو چییەوە خۆی هەڵبژاردووە بۆ کوڕە فەقیر و هەژار بزانێت چی پێ، ینی هیوادارم کاک سەرنگ خۆی مەشارە بێ بڵێن هیوادارین، ینی هیوادارین بگات. دەستەکانە خۆش بێ کاک فارس فەرموو. کاک فارس. کاک فارس لە کبریەوە. بەڵێ فەرموو کاک فارس. چاوەڕێگە لەسەر چی وەڵا نەبزانی تێرەگەیشت. فەرموو قوربان، ئەڵێن فەرموو، مایک بۆ تۆ. کاک فارس. کاک فارس گوێ لە تەلەڤیزۆنەکەم بەگرە قسەکانی خۆت بکە. وەڵی بەڕێز یعنی ئەو بەس لە کاتی انتخاباتەکانە خەڵکتانەکەوێ دەبێت هەموواندا پەرلەمانەکانتان. بەس لە کاتی انتخاباتەکانە خەڵکتان بەبیرەکەوێت ئەو کاتەتر منەی دەنگدانەکان بەم لاو بۆ لایە. چیتر؟ ئەوە خۆی بچڕاندی. تەمە کاک شاخەوان ئەگەر مساعدەیەکم بکەی ببوورە، ئەگەر مساعدەیەکم بکەی بە ئەمە بەسەرمان نەڕوە، من تەسەورەکەم بێویژدانێکی زۆر گەورە بێ کە تۆ تەسەوری ئەوە بکەی کۆمەڵی ئیسلامی بەم هەموو موقیفە سیاسیە کە ئێوە ینی زۆرینەتان شایەتی ئەوەن کە کۆمەڵ ئەو هەڵوێستە سیاسیانی کە هەیەی هەمووی هەڵوێستی بوێری و مەردایەتیە، بۆیە هەتا بە خودی مامۆستا عەلی باپیریش ئەگوترێ پیاوی مرد، کە ئەڵێن پیاوی مرد ئەم قسەیە ئێمە بە ئاوا بڵێن سەرەتا نەمان کردووە، خەڵکێک کردوێتی کە کۆمەڵی ئیسلامیش نییە، بۆ خۆ دەزانن ئەم قسە لە گردەکەەوە داکەوتووە. دوایەوەی کە کاک دۆشیروان ئەمری خواکات مامۆستا عەلی باپیر لەوێ وتارەیە ئەو پیاوی مردووە لەوە هاتووە کە کۆمەڵ هەڵوێستی سیاسی زۆر بەهێزی هەیە. ئەمە یەک. دوو، لە هەر شوێنێک ئێمە خزمەتمان پێکرابێت تۆ سەیری ئەو ڕێکخراوانەکە کە ئێمە لانی کەم سەرپشتیانەکەین، پێم خۆش نییە وەکو منەت بڵێمەوە، بەڵام بەس سەیری بەخشینکەن. یعنی ئینسان حیفە ینی کاچی کورد ئەوەندە بێوەفایی بکە یاخود ئەوەندە بێوجدانی بکە، یعنی شتەکانی نێتەوە بەرچاوت. بەس پێم خۆش ئەو کاکەیە بچێ ئەو بەرنامەی بەخشیدە، بەس ئەو خانوانەی کە کردوێتی بۆ خەڵکی بێنەوە، بەس ئەو یارمەتیدانەی خەڵکی نەخۆش، ئەنجا جگەلەوەی کە لە نەخۆشخانەکانیانەوە چەندێک مەسەلەن بۆ منە یارمەتی خەڵکەدەن، جگەلەوە ئەو ڕێکخراوانەی کە سەرپەرشتی هەتیوەکەن، ئەو هەتیوانەی کە هەتیوی شەهیدەکانی باوە بڵێن شەڕی داعش و واروها شەهیدەکانی مەسەلەن پێشمەرگە ئەوانە کە لەسەر حکومەت فەرزە لەسەری کە بەخێویان کە سەرپەرشتیان بکە، بەڵام ئەوە ڕێکخراوەکانی ئێمە کاتوانێت. ئەوە جگەلەوەی کە
سەیری ئەندام پەرلەمانەکانمان کرد بە ویژدانەوە سەیری ئەو وەزیرانەکەن کە ئێمە لە کابینەکانی حکوومەتە دامانداون ئەمە نەمان دەسەڵات هەبووە ئەوەنەی کە جارێک کاڵم کە کردومانە منەت نییە بەڵام زۆر لە خۆمان زیاتر سوپاس بۆخوا کردومانەوە بەس بە واجبیش شەرعی سەرشانی خۆشمان ێزانین و هیوادارم پامەکەت پێگەشت پێ کاک فارس. کاک شاخەوان بمبورە هێشتیشمەوە. سلام علیکم. علیکم السلام کاک شاخەوان جان. فەرموو کاک شاخەوان. سلام علیکم. علیکم السلام براکەم. سەرەتا دەستخۆشی لە جەناب دەکەم. سوپاس دەکەم. وەڵڵی سەرۆکێکتان هەیە هەموو ملەتی کورد سانازی پێوە ئەکا ڕئیسێکتان هەیە هەموو ملەتی کورد سانازی پێوە کە جەنابی مامۆستا عەلی باپیر من یەک بەخۆمەوە لەو فێرە دین بووم لەو فێرە قورئان بووم لەو فێرە خواناسین بووم لە حیزبەکەی ئێوە فێرە خواناسین و قورئان بووم الحەمدولله وەزیر جەنابی عەبدولستار مەجید والله بحكمي ئەوەندە ساڵی کە وەزیر بووە هەموو ساری هەولێری ئاوەدان کردوێتەوە بەس بە حیبادەت و بەتاحەت یعنی من سانازی بە کەسێکەواکەم لە کوردستانە ئەوی جەنابی کۆمەری ئیسلامیە بەڵێ سوپاس دەکەین هەر لە بەخشینتان هەر لە فەقیر و هەزار پەرستیتان یعنی هەموو دنیاتان ئاوەدان کردەوە بە خانی و بە بەخشین. بەڵێ سپاس دەکەین کاک عەلی عەفو کاک شاخەوان بەڵێ ئیسلامیەکەم بەڵێ کە کەسێکە بەڕاستی ئیتەقەڵا هەیە عومەر کەسێکە کە لە خوا ترسە کەسێکە خوا ناسە. سپاس دەکەین کاک عەلی هەڵبەت شایەتیتانی تۆ بۆ ئێمە بایەخێکی گەورەی هەیە چونکە زۆر گرنگە کەسێکی بە ئاگای وەکو جەنابێت شایەت بێ لەسەر ئەوەی کە ئێمە چیمان کردووە بە تابەتیش ئەوەی کە پەیوەندی بە ڕوانگە معنەوی و وارووا ڕوانگە ئینسانی و وارووا ڕوانگە ئاینەکەەوە هەیە ئێمە سوپاس دەکەین سوپاس بۆ شایەتیدانەکە و کاک عەلی فەرموو کاک عەلی. السلام عليكم. علیکم السلام ورحمة الله. زۆر سپاس دەکەم کاک عەلی. کاکی ئێمە دەبێتەوە کە کوردی نەبی ئیسلامی وایە؟ بەڵێ فەرموو جیاوازێکی ئەو تۆش نییە با ئەمە نەکەین بە شتێکی گەورە بڵێن ئایا مریشک لە هێلکەیە یا هێلکە لە مریشکە باوەڕ ناکەم مشکلێکیەوە لە گەورە ڕووباگەر بڵێن کوردێکی مسلمانین یاخود بڵێن مسلمانێکی کوردین یعنی خۆ لازم و مەلزوم یەکترین. بەڵێ کاکی من بەڵێ گیان ساڵم هەست بە وزانی خۆی هەڵبژاردن بکات ئیسەوا خەڵک لە ناو شارەکان ئەو کاتی خۆستاندانەکەن بە گیانە سزبانی سەوا ئیسە مەسەرن لە دەسەڵاتن ئەگەر ڕاستەکەن لەم کاتەیە ئەگەر دنیان پێیاندا معنای وایە ئەو هەموو خەڵکی کاتێک سەر زیاتر هەمووی دروست بەداخەوە کاک عەلی زۆر باش تێ ناگەم خۆزگە دەنگت وازەح بێ. بەڵێ ئەڵێمەوە خەڵکی کەوا ئیساس نەسەر زیاتر بەنگە باتە ئیسا ببوورە تێ ناگەم بەداخەوە تێ ناگەم دەنگت وازەح نییە بەداخەوە هیوادارم ئەگەر شتێک بوو ئەو برانەی کۆنتڕۆڵ پێم بڵێن با ئەوە بەسەرمان نەڕوە بۆی کاک عەلیش گلەیم لێ نەکا کاک عەلی مەبەستی چی بوو ئەگەر پێم بڵێن سوپاستا دەکەم. باشە کاکارزان وەرەگرم کاک بیلالجان کاک عەلی مەبەستی چی بوو باش تێ نەگەیشتم. کاکارزان بەڵێ فەرموو گیان. سلام علیکم مامۆستا. ئەگەر هینەکەی کاک عەلیم لەبیر نەچێت دوای ئەگەر ئەو هەر کامێکتان باس گوێتان لێبوو پێم بڵێن سوپاستا دەکەم. کاکارزان فەرموو بە قوربان. سلام علیکم. علیکم السلام براکەم. باشی چاوەکەم. سوپاس دەکەم. سوپاس دەکەم. بەڵێ گیان فەرموو. کاکە ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڵێ چیتان کردووە لەو هەڵبژاردنە و هیچتان یعنی ئێوە وەکو حیزبێکی ئیسلامی من خۆم لایەنگەری حیزبە ئیسلامیەکان نیم بەڵام لە بینی ئێوە و یەکگرتووی ئیسلامیدا هیچ شتێکتان نەکردووە لە مابینیە کە بڵێن بۆ خۆی گەورە بیکەن
ئێوە بەلایانی حیزبی ئیسلامی و بە حیزبی ئەوە خۆتان دەرەخەن بەڵام ئایا بۆ ئێوە هەتاوەکو ئێستا لەگەڵ یەکتان نەگرتووە ولا لە بەغدا هیچتان یەکترێتان نەگرتووە بە شتێکم پێ بڵێ لە کۆمەڵی ئیسلامی کە کردبێتی بۆ میلەتی کورد تەنها یەک کاندیدتان دیاربووە کە لەو فترێ بەدەکەوت کە بەردەوام ئیشی دەکرد و هیچ شتێکیشی واشم نەبینی ئایا لە داهاتوودا لەو هەڵبژاردنەدا چی بۆ ئێوە بەڵێنی چی بە خەڵک ئەدەن وە چی بۆ خەڵک ئەکەن بەڵێ کاکارزان دەستەکانە خۆش بێ قسەکانە تەواو بوو بەڵێ وەڵامی منیش ئەمەیە کاکارزان ئێمە سێ ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان هەبووە بەڕێز کاک ئەحمەدی حاجی ڕەشید مامۆستا سەلیم شوشکەیی کاک زانا ڕۆستایی بە تەحداوە من ئەمە لە قسەی خوارنا ئەمە لە هاوڕێکانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرسی ئارم کردووە نەک ئەمانە توانیویانە لەوێ زۆر بوێر بن داکۆچی لە مافەکانی خەڵک بکەن بە بوێریەوە تەبەن هەر کەسە ئێوێ سەیری هەر لە یوتیوب لێی بە ئەحمەدی حاجی ڕەشید بزانە چی کردووە زانا ڕۆستایی بزانە چی کردووە مامۆستا سەلیم چی کردووە ئەوانە بۆی بەڵگەی ڤیدۆیی بێتە بەر دەبێت بزانە ئەم کەسانە چیان کردووە لەبەرەوە یەکێک لە هەرشتە مویمەکانی کە ئەم کەسانە کردویانە کۆچی گەوران لێ کردووە بریتە لە بودجەی هەرێمی کوردستان ئەو بودجەیەی کە ئێمە خۆمان ئەزانین چۆن دیزەت بەردەرخۆنەی پێکرا لە ناوان هێزە سیاسەکان ئەو دوو هێزەی کە بە حساب نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانیان کردو نوێنەرایەتی زۆریانیان کردووە بەڵام لەسەر دەستی ئەندام پەرلەمانەکان و ئەندامی نوێنەرانی عێراقی کۆمەڵی ئیسلامی و هاوڕێکانیان بزانە ئەو ماوەی ئەو 4 ساڵە چی کراوە چ شەفافیەتێک جارە هەر لە خودی بودجەکەیەکەوە چ خەوشێک دەرکراوە لەوەی کە لە ڕابردووە چۆن ئەم یەکێتی و پارتیە ئەم پارەیان وەرگرتووە و هاتوون تەخشان و پەخشانیان کردو بۆ خۆیان دابەش کردووە ئەزیزی من تۆ بڕۆ من ناکرێ ئێستا لێرە و یەک بەیەک هەموو شتەکان بۆ بژمێرم لەبەرەوەی خەڵکی تریش لەسەر خەتە بەڵام هەر بۆ خۆ سێرشکە تۆ ئێستا علی ڕاگەاندنەوە نە ئاسانکاری تایە هۆکارەکانی گەیاندنەوە نە ئاسانکاری تایە بەس سێرچکە بەس بنووسە ناوی ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی لەم خولەی ئێستا بنووسە بزانێت هیوادارم باش ببوورە بەس ئێوە قەتیلتان هێناوەتە ملان ئەی بۆ باسی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەن ئێوە بەس تەنها باسی کاندیدەکەی خۆتان دەکەن بەڕای من یەکێتی نیشتیمانی سەروی هەموو لایەنەکان بوو کە شەڕێکی تەواوی ئەکرد لە بەغا تێدەگەی بەڵام ئێوە نازانم بەس تەنها چیتان کردووە من هیچ وەک خۆم نایبینم بەس هیوادارم ئەم جارە لەم خولەیە ڕۆڵێکی بەرچاوتان هەبێت و یەکتری بگرن بە تایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی تاکە حیزبەت کە پشتی پێ ببەستی و لەگەڵی دابی کاک دەست خۆش بێ نەمزانین لەسەر خەتیش باوی ببوورە تەمان من ئێمە ناڵێن چ لسی پارتی دیموکراتی کوردستان قوارەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی تریش ناڵێن خاڵیە لە کەسی باش ناڵێن ئەندام پەرلەمان و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی باشیتیان بەعکسەوە یعنی بەڵام یەکێتی و پارتی زۆرینەن ڕاستەکەی ئەوان ئەتوانێت شتی زۆر گەورە بکەن بەڵام نان کردووە یعنی بە بەراورد بە ئەو سێ ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی وەرە بەراوردی کە کاکە ئێمە هیچ ناڵێن بەس بڕۆ ئەم بەراوردە بکە بزانن لە نەتیجەیە کۆی ئەو هەوڵانەی کە ئەم دوو قوارە جیاوازە وای کە دەسەڵاتیان هەبووە لەوێ نوێنەرایەتیان هەبووە نوێنەرایەتی زۆرتریان هەبووە بزانە باردەقای ئەوانە هەردووچیان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی کۆمەڵ ئیشیان کردویاندا لەبەرەوە بەڕاستی لای بەڕێزم ناکرێ ئێمە من نەموتوە کەسی گونجاویتیانە کەسی باشیتیانە بەڵام بە بەراورد بە لیستەکانیان ئەو خەڵکە باش و خەڵکە بوێر و ئەو خەڵکی کە بەڕاستی ویستی خەڵک داخوازی خەڵکەکە بە پەیامی خۆی لەوێ وەکو پێویست نەبوو بەڵێ چۆم لەگەڵە کاکە محەممەد فەرموو بەڵێ بەڕێزی وەڵایی زۆری خەیاندەوە وەکو مێزگردی وا بوو وەڵایی ببوورە ڕاستە بوو ئیتر ئەوە بۆ تۆ بەڕێزی لە خزمەت و دام دەست خۆش بێ بە زەمن یەک پرسیار دەکەم بێزگە لە دەسەڵات لەو دوو حیزبی دەسەڵات چەند حیزبی دیێنەکە کە کاندیدیان هەیە و خۆیان هەڵبژاردووە
چەند حیزبن وەڵا حیزبی تریش هەیە کاکە حیزب زۆرە پێم خۆشە حدود عدەدەکەی بزانم وەڵا عدەدەکەی ئێستا من چی بڵێم ئێستا خۆ مەگەر بۆت بژمێرم بڵام هەر لە قوارەی لە نوێ نوێ و هێنەوە بۆت بژمێرم هەتاکو وەگاتە پارتی دیموکراتی کوردستان لەوانەیە زیاتر لە 22 حیزبەوانە بەعادەت نازانم کاک محەممەد جان با من نەبێ بە مەتەڵ تۆش علا کولین بۆ من داوا دەکەم هەموو کەس بە دوی خۆی ناوێت ترسە تێگەیشتی وایە ڕاستیش هەموو گروپە سیاسەکان خەڵکی چاچی تێدا و خەڵکی بەنەوعێکشی تێدا بووە تێگەیشتی وایە ڕاستە بەس کاک محەممەد کاک محەممەد پیا حەق بڵێ دویەکەی مە شیرنترە لێی ئەوان بەڵێ بەڵێ کەس بەڕێنی خۆی ناکە ئاخر خۆ دیارە من داوا لە کەناڵەکەیەوە داوا دەکەم بۆ کەمپینێک دروست ناکەن بە هەموو لایەکەوە بۆ ئەوانەی کە گەندەڵی دەکەن ئەو حیزبانەی کە قۆڕی دەسەڵات دەکەن من پێم خۆش بۆ هەموو حیزبەکان کە خۆیان بە وەتەنی دەزانن بە هەر یەکە و مەتحی خۆمان نەکەین بۆ هەموو لایەکمان شار نەخەینە سەر دەسەڵات کە چیتر زۆم لەو میلەتەی نەکە دەی باشە کاک محەممەد بە چه هۆکارێک دروستەکرێ ئەوە من لە ئێستا ئیمزای کۆمەڵی ئیسلامی دەدەمێ ئەڵەمەڵەوە دەچێتە ناو کەمپینەوە کە ناوی کەمپینی دژە گەندەڵیە ئەخر من لەگەڵ لە قیادە ڕامە تۆ هاتە چیە ناتەوێت قەنەعات بە قیادە بکەم ئەوەستاوانبارە یارمەتی دەسەڵات دەدا بەڵام نازانم چێ ناگەم هەر گروپێکی سیاسی ملی دەگری خۆی چارزەکە بەرامبەر دەسەڵات بەناڕەوەگە ڕەوایە قسەکان ڕاستە خۆ گەندەڵی زۆرە من شایدی بۆ دەسەڵات نادەم چونکە سەر بە حیزبی دەسەڵات نیم تێگەیشتی ئەگەر سەریش بەویبان قامکەم بۆ درێژەکەی بۆ کردەوە کاری بەڵام پێم خۆشە لێرەوە دوای هەڵبژات نیشت داوا دەکەم هەموو حیزبەکان کە خۆیان بە وەتەنی دەزانن لەیان قبوڵ نەکەنەوەی کە دەسەڵات دەگریتە دەست لێ قبوڵ نەکرد کە گەندەڵیکردیتە دەستخۆشی لێ دەکەم سپاس دەکەم سپاس کاک محەممەد جان کاک کۆساری فەرموو سلام علیکم عەلەیکوم ئەسەلام کاکە کۆساری کاک پرنجام چۆنی دەنگ و باست کاکە کۆساری باشی دەخوای زۆر باشم زۆر هیوادارم دەنجی زۆر کۆکەیتەوە ئینشاءڵڵا باشە کاکە کۆساری فەرموو سپاسی بەرنامەکە لێ دەکەم کاک پەیوەند بە قوربان کاکە کۆساری بابزانم چیت هەیە چ پەیامێکت هەیە کاکە کۆساری وڵی ئەم جارە دەنگە دەی وانە ئینشاءڵڵا لیست سەر دەکەوێت کاک کۆساری دەنگە دەی ئەم جارەوە نیە بەڵێ زۆر باشە باش بەڵێ دەی زۆر باشە بەڵێ قسەکانت تەواو کە کۆسارجان سپاسی هەڵوێستی بیایی مەرد دەکەم بەڵێ سوپاس کاکە کۆساری دەست خۆش بێ سوپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزیشت بەڕێزی وتی ئێوە بەس قساکەن تەمان بەڕێزان خۆتان نەزانن تەمان قسە یعنی تەبلیغکردن ینی خۆ بە خۆتان نەزانن کە بەشێکی گەورەی بە ئاوا بڵێن هەر چاکسازیەک یاخۆت هەر شتێک کە بتەوە بیکەی لە سەرەتا بێ بە تەبلیغ بکەیت لە سەرەتا بێ قسە بکەیت لەبەرەوە ئێستا مامۆستایەکی ئاینی ئەگەر بیەوێ نەهی لە مونکەر بکە قسەکە تەوان بە قسە ئەمینەکە لەبەرەوە قسە بە بیرم نەچێت قسەیەکێکە لە شتە زۆر گرنگەکان قسە بە هەموو کەسێک ناکرێ ینی قسە پیاوی خۆیەوێ کەسی مردی ئەوێ بە تایبەتی ئەوەی کە ئەوێ لە ڕووی دەسەڵاتێکە دەسەڵاتێکی جەبەڕوت دەسەڵاتی جستمکار کە دەیەوێ لە بەرامبەریا بوەستێتەوە سەرەتا بە قسە ڕایەگرێ ئەنجا دوایی لەبەرەوە کۆمەڵی ئیسلامی بەس قسەی نەبووە بەس بوێرێکی زۆری لە قسەکردنا هەیە لەبەر ئەوەی کە بەڕاستی هەر شتێک کە ویستێتی سەبارەت قسە بکە واروە بە جۆرە لە جۆرەکان بە خراپی زانیوە لە سەرەتا قسەی کردووە دوایی اینجا بەرباستی تریشی داناوە چێم لەگەڵە کاکە بیلال کاگاکۆ فەرموو کاگاکۆ کاگاکۆ فەرموو بەخوربان فەرموو کاگاکۆ فەرموو ئەوە چی ئەڵێ بە خارجی قساکەی ینی سەوتەکەت باش نییە وەڵی کاگاکۆ بەداخەوە ینی ئەوە نازانم پەیوەندەکەت باش نەبوو
هیوادارم بتانی پەیوەندی بکەیتەوە وهروەها پەیامەکەی خۆت بگەێنیت بە تەکید ئێرە سەکۆی هەمووانە بەڕاشکاوی ئێڵێن بە دلیلی ئەوەش کە هەموو ئەوانەی کە پەیوەندیان کردووە ئەو چواردە پەیوەندی کە وەرم گرتو هەمویان کۆمەڵی ئیسلامینن ینی خەڵکیشی تریشی تابەوە تا خەڵکەکە یاڵێ کاکەیەوە چیتان کردووە ئەیکا بە پرسیارێ مەژ لێرە وەڵامە دەینەوە ئەڵێن ئێمە ئەمەمان کردووە لەبەرەوە بەڕاستی جارێکەوە ئاڵێمەوە ینی هەڵمەتی هەڵبژاردن زۆر ئاساییە و هەبێت ناتوانانی بڵێ لەبەرەوەی خۆت حەزل لێنێ خۆت پێی ئیزعاجەبی یا خۆتینە بڵێ کاکە نابێ بکرێت لەبەرەوەمە واریدا ئەمە بە یاسا ڕێکخراوە ئەو فترە زەمەنیەوەی کە دیاری کراوە بە جۆرە لە جۆرەکان دانراوە بەوەی کە ئەو لیست و قوارانە هەڵمەتی خۆیان بکەن هەتا پێگوترێ هەڵمەتی پروپاگەندا هەچەنە ئەمە لە کوردەواریە زۆر جوان نییە بەڵام مەبەستیان لە بانگەشەیە بێخاڵ لە هەولێر فەرموو بێخاڵخان فەرموو هەموو کاتێکت فەرموو خوشکی من بەڵام بێ زەحمەت ئێمە هاوارەی کەرکووچین هەتا ئێستایت حیزبەکان نەهاتوونە یانی سەردانیەکمان بکایان ئاوەڕێکمان لێ بداتەوە ئەوە 6 مانگ 7 مانگە ئێمە هەڵاتوینە پارە کرێخانیمان پێ بەخۆی بەڵێ گوێ لە خۆت مەگرەوە بێ زەحمەت هەر بەردەوام بە ئەوە کزم کرد تەلەڤیزۆنەکە بەڵێ ئێوە ئاوارەی کەرکووکن و تاکو ئێستا سەردانیان بەڵێ ئێمە مشکلە دەنگ بە ئێوارەدەین بەس ئێوە چیمان بۆکەن شتێکمان بۆکەن بەسەر چاو ئەمە پرسیارێکی گرنگ بەڵێ بدەن بێخاڵخان دوو هەڵە بژێرم مامۆستا وڵای نازەم ناوی تێتون کە خوێندەواریم نییە باشە دەست خۆش دەست خۆش سەلامەت بی دەست خۆش بێ بێخاڵخان تەمان پەیامەکەی تۆ زۆر ڕۆشنە یەکەم ئێوە 6 مانگە ئاوارەن حەقی خۆتانە کە سەردان بکرێن لانی ئەمە سەردان ئەوە لە شتە زۆر ئەساسیەکانە دەبووە سەردان بکرێن لانی کەم ئەگەر بە شێوەیەکی زۆر سەرەتاییش بە هاوکاری بکرێن چونکە تۆ ئێوە لەسەر زێد و ماڵ و حاڵی خۆتان نەماون ئەوە حەقی خۆتە ئەو گلەیەکی معقولە وهروەها کە جارێکی کە کاڵەی دەنگ بە ئێوە دەم جارشکان بلتیزاماتە لەسەر ئێمە قورسترە بێ بەخاتە بەردەمی بەرپرسیارەتێکی گەورە هیوادارم کاندیدەکانی ئێمە لە هەولێر بیرە لەوە بکەنەوە کە ئاوارەکانی کەرکووچیان لەبیر نەچێ ئەوانەی کە ماڵ و حاڵی خۆیان بەجێشتۆ کاک محەممەد جان بڵێ کاک محەممەد لە کفری فەرموو هەموو کاتێکت بە قوربان فەرموو سوپاس دەکەم کاک محەممەد جان وەڵام من باشم هیوادارم تۆش باش بی قسە لەسەرەوەکەین چۆن کەمپینێکی ڕێکوپێک بێ هەڵمەتێکی ڕێکوپێک بکرێت والله براكم لكردستان أول بعشرة أمر أكثر في الموبيل لقرقة إذا أم حزانا فرنسي يك أو يك قاتل أما لو ينيتا أما صور إسلامية أما يبدو إسلامية أما يبدو جلاتة لحساب نعم ما شاء الله طبعا والله يا أخي حصل جهات وش فيها غير مثلا بديها لكن فكرت يعني هذا نفس يبدو نبض والله ما بنا هذا يمكن كمان حكمراني كي صار سلمان جمانا شيء مذكور هذا إنك ما فيش قوة هم بيجي لقينا 6 ساعات فرصة ثانية لقينا 6 ساعات مرة واحد وضعنا لقي وقت أمامي ما أسوأ فيها خلقي بقي أقوى خلقي خلقي كيف فيها وش كتبته خلق لا لكن كمان لك أفهم تنتظر تنتظر من الصورة وبعد كده هو اللي خلص لك مقاولة برلمان العراق والمساعدة مثلا بالنقية وكذا ويا أما خلق بالفلسطينية هل يكفي سواء وين نوجه باسلا کاک محەممەد دەست خۆش بێ کاک محەممەد دیارە تووڕێە حەق خۆشیێتی من نەزانم کە لەوێ ئەو کارەساتی کە لەوێ ڕوویە ئەو بێزاری و بێتاقەتی کە لەوێ ڕوویە و ئەو پاشەکشەی کە کورد لەوێ کردی قابل لەوەیە کە تووڕە ببێ بەڵام کاک محەممەد ناکرێ تەڕ و وشک بەیەکەوە بسووتێنیت ئەمەیان لەوانەیە ئەندازەیەک برای خۆم ئەندازەیەک بێویژدانی تیاابێ قسەکەی لەسەر ئێمە نەمان گوتوە قەرسیلمان نەیەناوەتە پشتێن بەڵام ئێمە وتومانە بەقەدەرەوەی کە ئێمە دەسەڵاتمان هەیە بەقەدەرەوەی کە ئێمە ینی توانامان هەیە ئێمە لە خزمەتی خەڵکا بووین بە شارەکەی جەنابیشتەوە لەبەرەوەی ناوچەکەی من ڕەنگە لە دوای هەر هەموو باوە بڵێم هێزەکانی تر
چۆڵ کرابێ یاخود با بڵێ مەجۆرە لە جۆرەکان هێرش کرابێتە سەری وەروەها بارەکەکە چۆڵ کرابێ لەبەرەوە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە هەیە بە کۆمەڵی ئیسلامی لانی کەم خەممان خواردووە لانی کەم ئەگەر لە ڕێگای ئەو دەستگانەی کە هەمانە و دەستگا خێرخوازانەوە لانی کەم هاتوین خەمێکمان خواردووە هاوکاریەکمان کردووە ئێمە ئاڵێ نەگەرەوە دەنگ بە ئێمە بن لانی کەمەمانە زیاکە لانی لەمە زیاتر نییە کاک محەممەدجان ئێمە ینی دەبێت تۆش حسابی ئەوە بکەی بۆ ئێمە کە ئێمە هێزێکی دەسەڵاتدار نین لە ناوچەکەی تۆیە ئێمەش بەقەدەر تۆ جاری وایە مستەزعەفین بەقەدەر تۆ غەدرمان لێکراوە خەڵکەکە ئێمەش کە لەوێ هاوڵاتی خەڵکی ئەو شارێ ماڵی لەوێ بارەگای لەوێ لەبەرەوە بەڕاستی قسەکەی ئێمەش بەقەدەر خەڵک لەوێ خاوەنی خەمین و بەقەدەر خەڵک ئێمەش زیادمەند بووین بەڕێزم لەبەرەوە بەڕاستی یاری ئەوە بێئینسافیەکی گەورەیە کە تۆ بڵێ وڵایی هەموو حێزەکان وەکو وایە من ئەزانم کە ئەمە دەسەڵات چەنە ئیسفادەی لەیەکە هەتاکو خەڵکی ڕەشبین بێ ناومێت بێ بڵێ وڵا هەموو حێزەکان وەکو یەک وایە من دەنگ نادەم وڵایی ئەو وەکو وایە دەنگ بێ بە دەسەڵات کاک محەممەدجان فەرموو کاک محەممەد لە سلێمانی کۆتا پەیوەندیمانە بێ فەرموو سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام وەرەحمەتوڵڵاه باشی برای من زۆر سپاس دەکەم داخوا بێ سپاس دەکەم برای بەڕێز من پێم وایە ئەمەی ئەم تەلەفۆنانەی کاکرێ زۆربەی هەرە زۆری یعنی بەڕاستی نەک بێویژدانە 27 ساڵە چێ خوێنی خەڵکی مژیوە یعنی بە 27 ساڵە چێ ماڵی خەڵکی تاوان کردووە دزی لە خەڵکەکە و خەڵکی هەژار کردو و خاچی فرۆشتووە یعنی بەڕاستی پێویستە خەڵک ئەمە هەمووی ئەم ڕاستیە زانێ بەڵام هەرەکەی لە زۆنگەی حیزبێکەوە تەلەفۆنەکە ئەم شتانەی نەکاینە هەموو کەس دەزانێ ئەوەی کە ماڵی خەڵکی خواردووە حەقی خەڵکی بردووە زوڵمی کردووە وڵاتی فرۆشتووە ئەم دوو هێزەی دەسەڵات بوون بەڕاستی ئەمە حەقیقەتە ئێمە 27 ساڵە ئەناڵێنین بەدەست چێەوە بەدەست بەرپرسی خوانە ناسەوە ئێستا خەڵکێکی تری خوانە ناو جارێک کاڵ بژێرێ بەهات ناو ڕەنگێکەوە من دڵنیام لەوە خراپترە بێ باشتر نادو پێویستە خەڵک بە تایبەتیان میلەتەکە ئاڵێ موسڵمانە موسڵمان ئەبێ مووقیفی هەبێ مووقیف یعنی تۆ خەڵکێک هەر چاوەڕوانیەوە کا کامێرەیەکی دنیایی بەسەریەوە بێ کامێرەکە ئیبات ئەو دیو کامێرەکە و حسابێکە و ڕوانەیەکا بۆ وڵاتێکی تر بەڵام کە هەستی بە ڕقابە و کامێرەکەی خوای گەورە کرد ئەو کاتە هیچ کات ئامادە نییە بەڕاستی شتێکی زۆر کەم بێ و شتێکی هەرچەنە زۆر بێ یعنی لە حساب نەیە ئامادە نیە بیبا بۆ هیچ کەس هیچ لایەنێک بیخوات نە بۆ خۆی نە بۆ خەڵکی تر بۆیە من قەناعەتم وایە خەڵک ئەبێ بە ویژدانەوە دەنگ بە ئەوەی کە نوێژیش ناکە یعنی بەڕاستی دوور لە دینیشە ئەبێ یعنی خەڵکێکی عادل و ڕازگە و دەستپاک و ئەمین هەڵبژێرێ دەست خۆش بە کاک محەممەد ئەوە حەقیقەتە بەڕاستی خەڵک ئەبێ بیزانێت چیتر لەم بەم شتانە خۆی نەخەڵەتێنێ ئەمە چی کراوە چی نەکراوە وڵای هەموو کەس دەزانێت چی کراوە چی نەکراوە کاکە بەرپرسێکی ئیسلامی پێ بڵێ لە هەموو حیزبەکان یعنی بەڕاستی دەنکە گەنمێکی دزی بێ هەر دەنکی گەنم دەنکە گەنمێکە یعنی دزی بێتی دزی کردووە ئیسلامی دزی نەکردووە ئەمە حەقیقەتە وڵاتی بەرەوبەت ڕەوشتی و خراپەکاری نەبردووە بەعکسەوە حەزەکە خەڵک ڕەوشبەرز بێ یعنی بەڕاستی خەڵک لە ئەو پەڕی قیمەی ئەخلاقا بێ وڵاتی نەفرۆشتووە وڵاتی هەڕاز نەکردووە هێکاکەم شتانە زۆر زەرورە یعنی ئەمە تۆ بڵێ ئەمە هیچی نەکردەوە بە تایبەتی ئەم لیستەی کۆمەڵی ئیسلامی ئەگەر ئەو هەموو مووقیفەی کۆمەڵی ئیسلامی تا ئێستا هیچ نەبوو بێ و هیچ نەکرابێ نەک بێ ویژدانیە وەڵای بپرسە بڕۆ لە کەسێک هەر زەڕێک بیرکردنەوەی هەبێ ئەڵێ وەڵای ئەم شتەوان نییە ڕاست تەنانەت لە بڕۆ لە هەمووی بپرسە لەوانەی کە لە سڵەتۆپەی دەسەڵاتن لە ئەحزابی عەلمانیش ئەو ڕاستیاڵێن لە هێزی پێشمەرگە پرسە و ڕاستیاڵێن هەزارە وەڵایی ئەڵێ بەڕاستی خەڵکی کۆمەڵی ئیسلامی بێر بوون ماقول نییە تۆ هەمووی وەکو یەکینکەی ئەمە شتێکی زۆر ناڕاستیە بۆ هیوادارم خەڵکیش بەڕاستی بە شێوەیەک دەنگ بدا بە شێوەیەک دەنگکە هەر دەنگدا هەم خوا لە خۆی ڕازیکە هەم بەڕاستی چاوەڕوانی ئایندەیەکی گەشتیشکا بۆ خۆی بەڵام ئەگەر خەڵک چێ خەڵکێک هەڵبژێرێ بەڕاستی بەس لە خەمی تێرکردنی خۆیان بێت و ژیانی خۆی خۆشکا وەڵی ئەوە دڵنیابن بەرەو خراپترە بێت چاکتر نابێ سپاس کاک محەممەد چۆڵی فەنانن لە دزیە دەست خۆش بە کاک محەممەدجان پەیامەکانت ڕوون بوو دەست خۆش بێ زۆر جوان ڕوونت کردەوە دەستەکان خۆش بێ و زۆر سپاس دەکەین بەڵ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ